زانیاری نوێ لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. بڕیار وایە ئەمڕۆ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهان دەست پێ بکاتەوە، ئەوەش پاشەوەی هەولێر و بەغدان ڕێککەوتن و کۆتایی بە وەستانی نەوت دوای 2 ساڵ هات. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق لەسەر بنەمای بڕیارەکانی دادگای فیدراڵی ڕێککەوتون بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە. ئەمڕۆ بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردن. دەشڵەن لە ئەنجامی چەندان کۆبوونەوەی هەردوو لە کۆمپانیاکان تا کۆتایی ئەم ساڵ ڕێککەوتن کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوت. بڕی نەوتی هەناردەکراو لە کێڵگەکانی خوڕمەڵە و زاخۆوە بۆ بەندەری جەیهانی تورکیا دەبێت. لە وێستگەی MS-ئەوە پێوانە دەکرێت و لەلایەن کۆمپانیای نەوتی باکوورەوە سەرپەرشتی دەکرێت. بەپێی زانیاریەکان چاوەڕێ دەکرێت لە سەرەتادا 100,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. کۆمپانیای سۆمۆ وەک کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سەرپەرشتی بە بازارکردنی نەوتەکە دەکات.